بینەران و بیسەرانی ئازیز، لەم بەشەدا بابەتێک دەبیستن لە ژێرناوی کۆمەڵە لایەنگر و داکۆکیکاری شێرگیری چارەسەربوونی ستەمی نەتەوایەتی لە کوردستان لە نووسینی بەڕێز سەعید ئەمانی. یەکێک لە ئەرکە گرنگ و سەرەکیەکانی کۆمەڵە وشیارکردنەوە و هاوجیهەتکردنی هەرچی زیاتری کرێکاران و خەڵکی زەحمەتکێشە لە کوردستان بۆ ڕەچاوکردنی ڕێگاچارەی کۆمونیستەکان بۆ مەسەلەی نەتەوەیی لە کوردستان. پێویستە هەوڵ بدرێت کە ڕێگاچارەی واقعبینانە بۆ چارەسەرکردنی مەسەلەی نەتەوەیی لە کوردستان هەرچی زیاتر هۆگرایەتی کۆمەڵایەتی بەدەست بێنێت. هەروەک زۆر جار جەختمان لەسەر کردوتەوە، کۆمەڵە خوازیاری مافی دیاریکردنی چارەنووس بە مانای مافی پێکهێنانی دەوڵەتی سربەخۆیە بۆ خەڵکی دانیشتووی پارێزگا و ناوچە کوردنشینەکان. بەڵام دابینکردنی بارودۆخێک کە تێیدا خەڵکی کوردستان بتوانن بەبێت لە ڕاوکێ و نیگەرانی لە هەڕەشە و لە داسەپاندنی گوشاری نظامی، پۆلیسی، سیاسی، ئابووری و هیتر ئازادانە لەم مافەی خۆیان کەڵک وەربگرن لە گرەوی خەبات بۆ هێنانە ئارای قۆناغێکی شۆڕشگێڕانە لە ئێران و ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی و دامەزراندنی دەسەڵاتێکدایە کە بە شێوەی کردداری گشت مافە دموکراتیکەکانی خەڵک دابین بکات. هەر بۆیە تەنیا ڕێگای واقعبینانەی چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتی خەڵکی کوردستان گەشەدان بە خەباتی شۆڕشگێڕانە و گرێدانیەتی بە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی سەرتاسەریەوە بە ئامانجی ڕووخاندنی شۆڕشگێڕانەی دەسەڵاتی ئیسلامی و دابینکردنی ئازادیە دموکراتیکەکان و ئازادی بێشەرت و مەرجی سیاسی. بەڵام کۆمەڵە لە بارودۆخێکدا لەسەر استراتێژی سوسیالیستی خۆی لە پێناو سڕینەوە و چارەسەرکردنی ستەمی نەتەوەیی پێداگری دەکات کە ناسیۆنالیزمیش کۆمەڵگای کوردستانی خستۆتە ژێر کاریگەری سیاست و کردداری خۆیەوە. ئەگەرچی گەرا سەرەتاییەکانی بزوتنەوەی ناسیۆنالیستی لە کوردستان لە قاڵبی کاردانەوەی دەرەبەگایەتی ناوچەیی بەرامبەر بە دەستدرێژی و هێرشی دەوڵەتی ناوەندی خۆی نیشاندا، بەڵام لەگەڵ لە نێوچوونی نزامی دەرەبەگایەتی و سەرهەڵدان و گەشەی سەرمایەداری لەم ناوچەیە، ئایدیۆلۆژی ناسیۆنالیستی ئاژین بۆ ناوچین و توێژە تازەبا و خۆشبشێوەکان و بوو بە ئایدیۆلۆژی زاڵی بورژوازی تازە بە دەسەڵات گەیشت و توێژە مام ناوەند و وردە بورژوازیەکانی کوردستان. ناسیۆنالیزم ئایدیۆلۆژی و ئاراستەیەکی کۆمەڵایەتی سیاسی دیاریکراوە کە لە کۆمەلگای کوردستاندا وەک باقی کۆمەلگاکانی دیکە دوانەی پەرەسەندنی پەیوەندیەکانی سەرمایەداری لە پاڵ باقی بزوتنەوە سیاسی و چینایەتیەکاندا بۆتە بزوتنەوەیەکی سیاسی. ئەحزابی سیاسی و کۆمەڵێک بەرنامەی سیاسی جۆرا و جۆر بە پێی ئەم ئایدیۆلۆژیە و لەسەر بەستێنی ئەم ئاراستە کۆمەڵایەتیە دامەزراون و داڕێژراون. ئەم ئایدیۆلۆژیە خاوەنی جیهانبینی، استراتێژی سیاسی، کولتور و سنەتی تایبەت بە خۆیەتی. مێژووی گەشە و پەرەسەندنی سەرمایەداری نیشانی داوە کە ئایدیۆلۆژی و بەرنامەی ناسیۆنالیزم بە پێی پێویستی سەرمایەداری بە پێکهێنانی بازاڕی ناوخۆیی و پاوانکردنی ئەم بازاڕە لە چوارچێوەی سنوورە دیاریکراوەکان و پێویستی پاراستنی ئەم سنوورانە بە زەبری هێزی جەماوەری جێگیرکراو لەم ناوچانەدا شکلی گرتووە. ناسیۆنالیزم کولتور و ئەدەب و هونەر و هێمای تایبەت بەخۆی بۆ ئاسانکردنەوەی بابەتیانەی هێنانە مەیدانی جەماوەر لە خزمەت بە وەدیهێنانی ئەم ئامانجە چینایەتیەدا خوڵقاندووە. بەڵام ئەمڕۆ کە لەگەڵ گەشەی بەرچاوی سەرمایەداری و جیهانی بوونەوەی ئەم سیستمە هەموو سنوورێک بەرەو ڕووی حەڕەکەتی کاڵا و سەرمایە کراوەیە، پایە ئابوووریەکانی ئەم ئایدۆلۆژیە واتە پێکهێنانی بازاڕی ناوخۆیی و نەتەوەیی لە ناوچووە. سەرمایەدارانی کوردستانیش هەنگاو هەڵگرتن بەرەو تێکەڵبوون لەگەڵ بازاڕی جیهانی لە پێناو بەرژەوەندی چینایەتی خۆیاندا دەبینن. لە ئێستادا مانەوەی ستەمی نەتەوەیی لە کوردستان لە بێمافی سیاسی و ئیداری، کولتوری و دواکەوت و ڕاگررتنی کوردستان لە بواری ئابووری و پێک هاتەی لاوازی خزمەتگوزاری کۆمەڵایەتی کە دووکەڵەکەی لە بنەڕەتدا دەچێتە چاوی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانەوە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا خۆی نیشان دەدات. ناسیۆنالیزم لە بوونی ئەم بێمافی و ستەمانەدا کەڵک وەردەگرێت، خۆی پەروار دەکات و حزوری خۆی لە گۆڕەپانی سیاسی کۆمەلگادا پاراستووە. بەڵام لەو جێگەیەوە کە بە حکمی ئەم گۆڕانکاریە کۆمەڵایەتی و ئابووریانەی لە چەندەهەی ڕابردوودا ڕوویانداوە، چینی سەرمایەدار و توێژە خۆشبژێوەکانی کۆمەلگا هاندەرێکیان بۆ خەبات لە پێناو چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتیدا نییە و ڕەوتە ناسیۆنالیستەکانیش
بە حکمی هەر ئەم گۆڕانکاریانە زیاتر لە ڕابردوو لە ئاراستە و ئاواتەکانی پێگەی چینایەتی خۆیان واتە سەرمایەداران و خاوەنانی سەروەت و توێژەکانی سەرەوەی چینی مامناوەند نزیک بوونەوە لە جیاتی ئەوەی کە چارەسەرکردنی ستەمینەتەوەی بکەنە ئامانج تەنیا بەوە دەستهێنانی بەشێک لە دەسەڵاتی خۆجێی لە هەر ڕێگەیەکەوە بێت ڕازین. کەوابوو ئەرکی مێژووی چارەسەرکردنی ستەمینەتەوایەتی و هەر جۆرە گۆڕانکاریەکی دموکراتیک لە کۆمەڵگادا کەوتوۆتە سەرشانی ڕەوتێکی وەک کۆمەڵە و چینی کرێکار و بزوتنەوەی سوسیالیستی ئەم چینە. چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و ئازادی خوازی کوردستان هێزی بزوێنەری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانن و کۆتایی هاتنی ستەمینەتەوایەتیش لە گرەوی بەرەو پێشچوونی ئەم چینە کۆمەڵایەتیەدایە لەم خەباتەدا. بەڵام سەرەڕای ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستان دووکەڵی ستەمینەتەوایەتی زیاتر لە هەمووان دەچێتە ناو چاوی کرێکاران و خەڵکی بەشمەینەت و زەحمەتکێشەوە بەم حاڵەشەوە جەماوەری کرێکار و زەحمەتکێش تەنیا بۆ داخوازی سڕینەوە و چارەسەربوونی ستەمینەتەوەی نەهاتوونەتە مەیدانی خەباتەوە. کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی ئازادی خواز و ستەملێکراوی کوردستان داخوازی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی ڕوونی خۆیان هەیە کە بە بۆنەی جۆرا و جۆرەوە ڕای دەگەن و دەیخەنە ڕوو. کۆمەڵە بە هەر ڕادێک کە بتوانێت بە ئامادەبوونی لە خەباتی ڕۆژانەی چینی کرێکار و توێژە بێبەشەکانی کۆمەڵگە و بە پێداگری لەسەر خواستەکانی ئەم هێزە کۆمەڵایەتیە بە شێوەی ڕێکخراو بێنێتە مەیدانی خەباتی سیاسیەوە باشتر و حاسانتر دەتوانێت گەشڕەوت و بەرەی سوسیالیستی بۆ ڕێبەریکردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و وەدی هاتنی بەرنامەکانی لە پێناو چارەسەرکردنی ستەمینەتەوایەتیدا بگەێنێتە ئاستێکی باشترەوە. لە یەکەم ڕۆژەکانی دامەزرانی دەسەڵاتی شوڕایی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە کوردستان هەوڵ دەدرێت خاڵ و بڕگەکانی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان بخرێنە بواری کرداریەوە و ئاسەوارێک لە ستەمینەتەوایەتی نمێنێ. گشت ئۆرگان و ناوەندی نظامی و ئەمنیەتیەکان و هیتر کە ئامرازی داسەپاندنی ستەم و هەڵاواردنن تێکەوە دەپێشرێن. هەموو یاسا و بربەستەی داریەکان کە بە پێی هەڵاواردن شکڵیان گرتووە هەڵدەوەشێنەوە. بەڕێوەبردنی کاروباری کوردستان و بەڕێوەبردنی کۆمەڵگا بە شوراکانی هەڵبژێردراوی خەڵک لە ئاستە جۆرا و جۆرەکان و شۆڕای نێونەرانی سەرتاسەری کوردستان دەسپێردرێت. ئەم شۆڕایانە هەم یاسادا ڕێژەرن و هەم بەڕێوەبەری یاساشن. بەرنامەیەکی دیاریکراو بۆ پەرەپێدانی ناوەندەکانی بەرهەمهێنان و قەرەبووکردنەوەی دواکەوتووی ئابووری بەهۆی هەڵاواردنی نەتەوایەتی بە هەزینەی دەوڵەتی ناوەندی یان خۆجێیی بەکردەوە دەردێت. لە ڕێگەی بردنەسەرەوەی ئاستی پەروەردەی بەخۆڕایی لەوانە فێرکاری تکنیکی و پیشەیی، بردنەسەرەوەی ئاستی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و گشتی و هیتر، ئیمکانی ڕاستەقینە بۆ بەهرەمەندبوون لە مافی بەرابەر بۆ خەڵکی کوردستان دەخڵقێت. نێونەرانی شۆڕا سەرانسەریەکانی کوردستان بەبێ هیچ جۆرە شەرت و مەرجێک لە ئۆرگانە سەرانسەریەکانی بەڕێوەبەرایەتیدا بەشداری دەکەن. بەوەدیهێنانی ئەم بارودۆخە لە کوردستان و هاتنە ئارای وەها بارودۆخێک لە ئاستی سەرتاسەری ئێراندا بە گرتنەبەری سیاسەتی وشیارانەی پەروەردە و کولتوری ئەگەری هەر جۆرە نابەرابەریەک لە نێوان نەتەوە جۆرا و جۆرەکاندا لەناو دەچێت و پێناسەی ئینسانی کەسانی سەر بە ئەتنیک و نەتەوە جۆرا و جۆرەکان و ڕێگای نزیک بوونەوە و تێکەڵبوونیان لەگەڵ یەکتر خۆشتر دەکرێت. وەها کۆمەڵگایەک لەگەڵ ستەمینەتەوایەتی نامۆ دەبێت. لەگەڵ ئەوەی ئێمە خوازیاری ئەوەین کە دیاریکردنی مافی چارەنووس تا ئاستی جیابوونەوە و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ بۆ خەڵکی کوردستان بەڕسمی دەناسین، دیارە لە ئەگەری پێکهاتنی بارودۆخێکی دیموکراتیکدا لە ئێران ئەوە خەڵکی کوردستانن بڕیار دەدەن کە چۆن لە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان کەڵک وەربگرن. لەوەها بارودۆخێکدا بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی جیهانی و کۆمەڵێک هۆکاری ناوچەیی و جیهانی و بارودۆخی بەشەکانی دیکەی کوردستان، ئێمە مانەوە لە چوارچێوەی ئێران و بەشداری خەڵکی کوردستان لە دەسەڵاتی سەرتاسەری و شۆڕای کرێکاران و زەحمەتکێشاندا پێشنیار دەکەین.